من پارێزەری ڕاوێژکار نیشان جەمیل ئەم کارەم هەڵبژارد لەبەرەوەی حەز و خولیای مناڵیمە بۆ ئەوەی بتوانم هاوکاری بەرامبەر بکەم کاتێک پێویستی بە من دەبێت لە چارەسەرکردنی کێشەکەیدا. کاتێک نەوجەوانێک تووشی گرفتێکی قانونی دەبێت و ئەم گرفتە لە ڕووی یاساییەوە سزای بۆ دانراوە بەهۆی کەمی تەمەنی و بەهۆی کەمی تەجروبەی لە ژیاندا نازانێت داوای هاوکاری چۆن و لەکێی بکات. کاتێک سەردانی دەکەم لە چاکسازی ژنان و منداڵان و لەگەڵیدا دەبم لە کاتی وەرگرتنی وتەکانیدا بە درێژایی قۆناغی لێکۆڵینەوە تا قۆناغی دادگاییکردن، ئەمە دەبێتەوەی ئەوەی نەوجەوان هیوا لە دەست نەدات و ببمە جێگەی خۆشحاڵی. بڕگەیەکی تر لە کارەکانی ئێمە بریتیە لە کارکردن لە داواکانی باری کەسێتیدا. دۆسیە کە سەرنجی ڕاکێشا و مناڵێک بوو تەمەنی 10 ساڵ بوو بەڵام هێشتا نەخرا بۆ بەرخوێندن لەبەر ئەوەی دایک و باوکی گرێبەستی هاوسەریان نەبوو. توانیم ناسنامە بۆ ئەو مناڵە دەربێنی. خۆشبەختانە ئێستا مناڵەکە خاوەنی ناسنامەی خۆیەتی و وەخراوەتە بەرخوێندن. سەرڕای ئەوەی ژیان پڕە لە کێشمەکێش، بەڵام دەبێت مرۆڤەکان بێئومێد نەبن، هەوڵ بدەن بە بەردەوامی لە چارەسەرکردنی کێشەکاندا کە ئەمە کاری منە بۆ ئەوەی کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێت. ئەمەیە کاری مرۆڤ دۆستی کە جێگەی شانازیمە.